لبرو خوش يسكانم خوي تعالى زمي أو كساناك كهل بيريان لاي دنيايا أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا من الآخرة إلا قليل. يعني والرازيبون بس بجياني دنيا والله جياني دنيا لتشاو قيامتا زور كما أم دنيايا أجر هموي آلتون به قيامتش هموي قربه هموي قربه هر قر كاميان ببرتره ئاڵتونەکانی دنیا خۆشەویستەکانم خەڵکمان دی لەم ئاڵتونەی دنیایان کۆ کردەوە بەڵام مەسیریان کۆ. من ناڵێم فڵان کار بەدەست و ئەمە زۆرم وتووە باسی سەرکردە و دەسڵاتدارەکانم زۆر کردووە بەڵام باسی خۆمانەکەین زۆر جار ئێمە کاتێ باسێکەکەین هەمومان هەروە بیرەکەینەوە ئەڵێن ئەمە بۆ خەڵکانێکی ترە. من باسی تۆەکەم باسی خۆمەکەم کوا باپیرمان چیان بەجێڵە کوا باپیرمان کوا داپیرمان کوا باوکانی ئەوان هەیان بوو زۆر دەوڵەمەند بوون چیان بەجێڵە ئەوەشی بەجێیان یەڵا خۆشەویستەکانم وەرەسەکەی لە پاش خۆیان بەخوا وەکو خۆی پێویست حەقی ئەو نادەن بەڵکو ئەویشیان هەلە بیر نامێنێ کەوا بوو ئەگەر دنیا هەمووشی ئاڵتون بێ بەقەد ئەوە نییە کە لە قیامەتە کە قیامەت شوێنی مانەوەی هەتاهەتاییە دنیا ماوەیەکە و دوای ئەوە ئینسان ئەمرێ بەڵام قیامەت شوێنی هەتاهەتاییە بۆیە ئەگەر قوڕیش بوایە هەر ئەوێ بەبەرتر بوو چ جا دنیا قڕە ئاخرەت هەمووی ئاڵتون و زیوە يعني سبحان الله عكسه لە دنیا هەرچیت هەبێ هەتا ئاڵتونەکەشی هەندێک جار قیمەتی نییە ئەم گڵایەوە ئێستا خەڵ لەسەری شەڕەکە کوڕ قین لە باوک هەڵەگرێ باوک قین لە کوڕی خۆی هەڵەگرێ لەبەر خاتری ئەم دۆلارە ماوەیەکی تر هەر وەکو 25ەکەی زمانی سەدام ئەگەر لەغو ببێتەوە هەر وەرەقەیەکە و هیچی تر هیچ نییە کەوابوو ئەم دنیا هەمووی وایە ڕۆژێک بێ لەغوە بێتەوە ئیتر حەقە ئینسان ئاگای لە خۆی بێ خۆشەویستەکانم